حضورنا الكرام، نرحب بكم أجمل ترحيب، ومجيئكم اليوم وتجشم عناء المجيء محل تقديرنا واحترامنا رغم الظروف الحالية. فإن شاء الله احنا اليوم برعاية المفوضية العليا المستقلة للانتخابات دائرة شؤون الأحزاب والتنظيمات السياسية نبدأ مؤتمرنا اليوم، المؤتمر التأسيسي لحزب جبهة النضال الديمقراطي، وتحت شعار نحو التعايش السلمي المشترك بين كافة مكونات الشعب العراقي. بناوی دەستەی ئامادەکاری کۆنگرەی دامەزراندنی بەرەی تێکۆشانی دیموکراسی بە خێراتنی هەموو لایەکەکەین. عەزەتتان کێشاوە، هەنێکیان لە دوورەوە هاتوون، ئێمە خۆشحاڵ بووین بە یەکەوە ئەتوانین لێرە کۆنگرەیەکی سەرکەوتوو بۆ هەموو گەلانی عێراق و کوردستان و ناوچەکە ئەنجام بدەین. والآن نستمع إلى النشيد الوطني العراقي. موطني الجلال والجمال والسلام والبهاء في رضاه والحياة والنجاة والحياة في هواه سالما منعما وغانما مكرما، سالما منعما وغانما مكرما، مرشحي الهيئة الإدارية للحزب 12 عضو بحسب النظام الداخلي. اللي موافق على الأسماء أو اللي يريد يرشح نفسه يتفضل، اللي موافق على الأسماء يرفع يده للتصويت. شكرا. خلاص مبروك، شكرا. نحن في جبهة النضال الديمقراطي أخذنا التنوع أو التعدد كمصدر قوة لنا، وشعارنا قوتنا في التعدد والتنوع وثقافة تقبل الآخر. نحاول ونسعى أنه العراق كدولة وكنظام سياسي نقدم البديل لتكون ثروات هذا الشعب ملك للشعب وليس للسلطة الحاكمة، لنكون مثالا أو نكون قدوة للآخرين في الديمقراطية والتعايش السلمي. بەڕێز کاک ئارام دەستنیشانکرا وەک سەرۆکی ئەم حزبە، هیوادارم پێشکەون، هیوادارم ئامانجەکانیان جیاواز بێ لە ئامانجێم حزبانە ئێستا کە لە ساحەی عێراقی هەیە، تەنها بیریان لەوە نەبێتن کە جێگەی خۆیان قایم کەن و بیریان لە تاکی کۆمەلگای عێراقی بێ. هیوادارم ئامانجەکانیان لەگەڵ ئامانجی تاکی کۆمەلگایە بگونجێ، پەرە بدەن بە گەشەکردنی تا گەنجان ژنان لە ناو کۆمەلگایە، چووکە خۆتان ئەزانن ژنان بەشێکی هەرە گرینگە لە ناو کۆمەلگا. خۆشحاڵ من وەکو میوانێک ئامادە بووم لەم کۆنگرەیە، وەکو بینیم کۆمیسیۆنی باڵاش ئامادە بوو لەم کۆنگرەیە بە جوانی بەرەو بەڕێوە چوو. هیوای سەرکەوتنم بۆ ئەم حزبە، حزبێکی تازەیە، گەنجانەیە، دڵخۆشم کە گەنجەکانمان ئەمڕۆ ئەتوانن پەنجەی خۆیان لە شوێنێکی ئاوهایە بەجێ بهێڵن. دارم ئەم کۆنگرەیە دوا کۆنگرەش نەبێ و سەرکەوتوو بێت، ڕۆڵی ژنیان زۆر بەچاو گرتووە. هیوادارم زیاتر ڕۆڵی ژن گرنگی هەبێ لە ناو کۆمەڵگەکانە و بەتەبەتی کۆمەڵگەی کوردی هیوادارم زیاتر گرنگی پێ بدەن و ئەمڕۆژ کۆنگرەکە زۆر بە سەرکەوتووی بەڕۆچوو پیرۆزبایی لە سەرۆک و ئەندامەکانی ئەەکەم، هیوادارم سەرکەوتوو بن و کۆنگرەکەش بەرەو پێشتر. ومن ثم عزف النشيد الوطني العراقي لتبدأ بعد ذلك الأعمال المؤتمر التأسيسي للجبهة، والتي تم فيها قراءة البرنامج السياسي ونظام داخلي الحزب، ليتم بعد ذلك التصويت عليها بأغلبية مطلقة من قبل أعضاء المؤتمر. بعد ذلك تم انتخاب هيئة إدارية بين عدد من المرشحين بالانتخاب الحر المباشر الذي تمخذ عن انتخاب 4 عناصر نسوية، هن تغريد أكرم قاسم، هناء محمد نوري، نيغار نوزاد أحمد، نيفين جمال أسعد،
وأحد عشر أعضاء من ذكور هم سروان سعيد محمد، عادل عثمان محمد، سعدون شهاب أحمد، فيصل غازي محمد، إسماعيل عبد الله بيروت، فرحان كنان الزهيان، ديار شاكر شريف، أسعد حامد رياح العبادي، فاهم جمال زوراب، محمد محيسن معيلي، قتيبة إبراهيم حسين. أنا كان بخير بين ئێمە وەکو ژنیش بەشداری کۆنگرەی بەری تێکۆشانی دیموکراتیمان کرد ژمارەیەکی زۆر ژن بەشداریان کرد لە کۆنگرەکە لە بەڕێوەبەرایەتیشە جێگەمان گرتووە تێکۆشانی ئێمە وەکو ژن بۆ ئازادی ژنانە ئازادی ژن واتە ئازادی کۆمەڵگا ئێمەی ژن تێدەکۆشین بۆ ئازادی ژنان و دادپەروەری و یەکسانی ژنان ئەم بەرەیە گرنگێکی زۆری بە ژنداوە گرنگێکی بەرچاوی هەیە بۆ ئازادی ژنان و تێکۆشانی ژنان کۆنگرەی کە لە شاری کەرکووک ئەنجام درا ینی شێوازێکی نەی سیاسەتکردن بوو لە سەرتاسەری عێراقا بە بەشداری هەموو پێکاتەکانی عێراق برایانی عەرەب و کورد و هەتا تروکمان هەتا کولد و ئاشووری بۆ خۆیان بەشدار بوون لەوێ و ڕێژەیەکی باشی ژنشی تێدا هەبوو و بۆ خۆشمان ئێمە وەکو پەیڕۆ و بەرنامەی کارکردنمان کاری هەلە لە پێشینەمان بابەتی ژنانە ئێمە چۆن بتوانین ژنان بتوانن لە چارچێوی بەرەی تێکۆشانی دیموکراسی مافەکانی خۆیان بەدەست بێنن یعنی ئەوە کاری هەرە لە پێشینەی ئێمەیە ئێمە بتوانین لەسەری کار بکەین.